لە 12 پێنج وەکەوەی کە بینیمان زوڵمێکی گەورە لەو شەش لایەنە کراوە، زوڵمێکی گەورە لە دەنگدەرانی هەرێمی کوردستان کراوە، دەنگەکانمان دەزراوە، بۆیە هەردوێنێ لە ئاستی لووتکە هەر شەش لایەن لە هەولێری پایتەخت کۆبوونەوەی خۆیان ئەنجامداوە بۆ تەواوکردنی کۆبوونەوەکەی ئەوان و جێبەجێکردنی خاڵەکانی ئێمە لە ئاستی هەولێر ئەمڕۆکە بڕیارماندا کە کۆب بینەوە و لە ئەنجامی ئەو کۆبوونەوەدا ئەوەی ئەو خاڵەی کە باسی دەکەم ئەو خاڵەی کە ئێستا بۆی بازەکەین ئەوەیە کە بڕیارماندا ئەمڕۆ کاتژمێر 4 عەسر لە بەردەم نەتەوە یەکگرتووەکان لە بەردەم UN گردبوونەوەیەکی جەماوەری دەکەین کە لەلایەن هەر شەش لایەنی سیاسی ڕێکخراوە و داوا لە دەنگدەر و لایەنگرانی هەر شەش لایەن دەکەین، داوا لە هاوڵاتیانی دەنگدزرا و بەشمەینەت دەکەین، داوا لە خەڵکی بەشەڕەفی کوردستان و هەولێری پایتەخت دەکەین لە هەموو لایەکەوە بەدەنگمانەوە بێن، لە هەموو لایەکەوە بێن بەشداری لەم گردبوونەوەی بکەن کە لە بەردەم UN لە 100 مەتری ئەنجام دەدرێ. ئەلەوێوە دەتوانین مافەکانی خۆمان، مافی زەوتکراومان بکەینەوە وەربگرینەوە و ئەلەوێوە دەتوانین بەڵێنێک بە هاوڵاتیان بدەین بۆ ئەوەی جارێکی تر بە پشتیوانی ئەوانەوە و بە هاوکاری UN و وڵاتانی دەرەوە جارێکی تر پارتی و یەکێتی و لایەنی دەسەڵات یاخود ئەوانەی دەستیان هەبووە لە دزینی دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان جارێکتر جورئەتی ئەوە نەکەن دەنجی هاوڵاتیان بدزن. بۆیە دووپاتی دەکەمەوە ئێمە سەعات 4 عەسر لە بەردەمی UN ئامادە دەبین، نوێنەری لایەنە سیاسیەکان لەسەر ئاستی پارێزگای هەولێر ئامادە دەبێت و لەوێوە بەیاننامەیەکی سێخاڵیمان هەیە ئەلەوێ بۆ ڕای گشتی و بۆ UN و بۆ تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەیخینە ڕوو و کاری جدیشمان دەبی و هیوادارین هەموو لایەک هاوکارمان بن. وەسپاسی هەموو لایەکتان دەکەین.